شيرا زروري وحسرة وداد أمين قد لبس أمشى الخصم ضانا بزل وارد أمين كرشت شيرا زروري وحسرة وداد أمين قد لبس أمشى الخصم ضانا بزل وارد أمين من للوم وطانه وزنجير دار من ديار لدلة كان انتشر ايش طال كدم أمن كدم أمن من للوم وطانه وزنجير دار من ديار لدلة كان انتشر ايش طال كدم أمن كدم أمن كدم أمن عاشقی جاری کشاو گردنی برخاونی عاشقی جو تلانو بندنو وادن امین عاشقی جاری کشاو گردنی برخاونی عاشقی جو تلانو بندنو وادن امین من للو موتانه زنجیر دار من ديار لدلة كان انكشف ايش طال كدم أمن كدم أمن من للو موتانه زنجير دار من ديار لدلة كان انكشف ايش طال كدم أمن كدم أمن كدم أمن Yerle bir sana ulevel berhi amrorat alim lo keribe ganenatum tala sar adim amin Yerle bir sana ulevel berhi amrorat alim lo keribe ganenatum tala sar adim amin Mille lo mawtana وزنجير دار من ديار لدلة كان انكشف ايش طال كدم أمن كدم أمن مله لو موتانه وزنجير دار من ديار لدلة كان انكشف ايش طال كدم أمن كدم أمن كدم أمن بینر رزدار او دمو حموده می باش هیوادارم لهر کرابن هر لخاشی و شادی و کخاشی و بختوری دابن اجی کخاشم کجا کدن به اوای کدن و لمجا کدن ده خدمت وی رزدار دما تماشان هجار بینا و اندزانن او هیوا حشت یا گلاویج یکی که جوان هیوای کو دبار روژین تایبتی روژین دیروکی گریدای پرسا کرد و سلاو کرد یک جوان هیوین تایبتیه لهیوا گلاویجی دا یا با شیوا روژمیریا زاینی دا آگوست دا چند روژین گلک تایبتیین دیروکی و تاریخی این کرد هنه 25 گلاویج بنا زانن دست پیکا دا مزراندنا مزنترین حزبا او کنکیانترین حزبا کردستانی عالی رجحالات کردستانی عالی دیجی پارت دیسان پارت دموکرات کردستانی دا مزراندنا وان حزبانه بخوا و چرخانک بو بخوا گوهرینک بو ده دیروکا جانا کرد و کردستانه ده و کدن روژ دنی پشتی وی وان بیارا دیسان دست پیدا کن هر ده سالا بهوری و حتی اینها اگرم برا قبنه چند بیارنگلی تایبتی به تایبت گریده رجحالات کردستان ده بی هیوی ده هبونه جوان یه گرتنا آلین کردستانی یه گرتنا آلین دموکرات و جوان وکدن شورش جن جان آزادی و حتی داوی او بیارنا هر بردوام تینا برپاس و ناو دیروکا کردی دا جی خواهی تایبتی هنم یکی جوان روژا که بگلاویجی دا گلک دیاره مخابن هر جوری که من بجوری که دن باز کر
روژه ما یوی هیوی گلاویجی دا بخوش و نخاشن یک جوان روژه نخاش لدیروکا کردی دا لهیوا گلاویجی دا یا آگوست دا سال روژا فرمان یا فتوا جهاد خمینی دجی خلکی کرد دجی گلی کرد لروژالاتا کردستانی بود وک اون دزانند پشتی شورشا گلن ایرانی به گشتی به گوجالی همون توی پیکات ایرانی بو او شورشا کو بو باز کو رژیم دستالاتداری محمد رضا شاه یا ویدمی بگوهره او هیزی کدن هیزی که خلکی چاوره ندکر ببی آوایی با او چاوره دکر کو جیان کدن گوهرین کدن آزادی کدن و چرخان کدن به گشتی چه با لی دستالاتداری که سرکار به فرمانبری به ریوبری کسی که به ناوی دمی ناوی گوتن روح الله خمینی باش بو آیت الله خمینی باش ناوی دن حتی بو ریبری ناوی دانین ریبری وی بزاو هنگی ریبر دستالاتداری هنگی ریبر رژیم هنگی ریبر کمار اسلامی ایرانی خمینی کو فرمان که دا او پشتی خواندن آیه کی تایبتی به فرمان کی تایبتی جهاد هم بر کردان را گهاند تا انجام آوی جهاده ده کردستان که تا بن پی پاسدار و بسیج و در همو هیزن کمار اسلامی ایرانی کو به فرمان کی کجالی ریبر وی دستالاتداری هاتو بودان کردستان ملیتاریزه بو کردستان گند به گند جاری و سابود دری به دری و جالی وان هزان و هات کتان خلکات قر کرن خلکات تپسر کرن و هیرش به توای شیوا به همون شیوه دستالاتداری لسر کرد و کردستان بردوام بو آسواری وی هیرش وی جهاد خمینی وی دمی وسح اوندا تون بون که پشتی 44-45 ساله نهاجی آسوار و شون و باندورا وی هیرش وی دمی هیزن کمار اسلامی ایرانی هر دوم دکه مجی بنا میدیا کی کردی بنا جینا میدیای محسکر ام بجاره مجاره کی سر وی بابته لسر وی روژا نخاش و روژا فتوا خمینی دجی گلی کرد گوتو بیجو دانستاندنی بکن جبو و مجاره هوری و هوکار رزدار که دکتر مجید حقی به مرا یجا کردن امی به هوره گوتو بیجو دانستاندنی بکن لسر و مجاره او تشتی که گریداری 28 گلاویجی یا 19 آگوستنه رزدار که مجید گلی خیر بسد چاو جرک سپاس لاورز و لحمو آریکارین جینا مدیا و لوی ریدا لحمو خدین کردستان بینه رو بیسرید وی مدیای سچوا که مجید کرتی که گل که اشاره که هر بو بینا مجار که باز کرن از شو مسار مجاره ته لسر بینا بیجن تو وینه که لسر وی باردوخه اوی دمی یا 44-45 سال برینها باردوخه کو بو صدم یا باردوخه کو گرنه مانع و کو خمینی جهادی هم بر کرده بوده چون شروع دکی کرم کن رگام بدن دختی بگریم دواوا من پی موالواتی ایرانی مدرن پیکاتوا یکلا من مکانی ام ولاتا یا ولاتی ایران دولت ایران او بو که حول بداتن همو خلکی ایران کبریتیه لنتوا جورا کن لچارچوه یک زمان یک آین یک آلاو یک ریبردا او درشمه که کات خوی ل زمان نازی خان هیتلر دا و دواتر موسولینیش تا ایتالیا دو پاتی کرده بوشیوه ایران هم بخواد یعنی ناسیونالیزمی صدای 19 هم دیویست ل ایران دا جیب کاتن با لناوبردنی جیاوازیخانی کلتوری و چاندی و نتوی جلانی پیکنر ایران ام پروژه درجه کشا و انجام ام پروژه والی کرد که لقانونی ایران دا قانونی اوقاتی مشروطه ایران دا ماده کاتبو بناوی او که اگر ناسنامکانی خوجی هویتکانی خوجی ببنه هوی او که هرشل کتینا تواتیب کن هرشل اتخاج بکن اونا نابی جشیان پی بدید کابو اما بیانوه که چاک بو او که بدستی دولتانی نوانگیرا بیتن دولتکانی نوانگیرا بیتن
و بتوانن لراستی دا همو جیاوازکانی گلانی ایران لوانه کردستان سرکوت بکن و هر پرسی که پیوندی به پرسی نتویه بیت لایران دا لچارچوی پرسی که امنیتی و پرسی که آسایشی نتوی که هرشته لتویت خاک ایران دکاتن بکاتن هر استاش اگر دبینین چه سردمی پهلوی دا و چه استادا و حتی نانت اپوزیسیونی دل و ولاتش اپوزیسیونی برای نوانگرا یا اپوزیسیونی فارس محور اوانش که باس ل مسئله دموکراسی ایران دکن یکم شتیان دیتا پیش مسئله هویت ارضی ایرانه و هویت ارضی ایران با واتای اوای که هویت جیاواز یا او ناسنامه جیاواز لا ناسنامه که دولتی نواندی که خوی بخوی تعریف کردوه ام ناسنامه جیاوازانه دتوانه هرشا بکن که ابو باوپیا جلان ایران کاتی خوی که رژیم دیکتاتوری پهلوی همو آزادیکانی مدنی و آزاد سیاسیکانی به تایبەتی لایران دا سرکوت کرد و بخوی بو به قولی خوی سیبری خواه لسر عرض و لکتیبی بسوی تمدن بزرگ ایران رضا شاه او دلی که من للا خواه معمول کراوم یعنی خواه او معمولیتی به من دا که من ایران بگم مثلا منزلی بختوری من ریبراتی آوانه بکن و بتوانم مدنیتان لپی بینم لو مدنیت دا که باستکات چیه بریتیه لو که ایران احساس که مونو نتوابید با وقتا که یک نتوایی تدابید یک زمانی تدابید یک کلتوری تدابید همون رنگ و رنگی کانی نو کمالگای ایران لنو بباتد بناوی رفاه و رفاهی اجتماعی و پیشکوتنی آبوری که تنیا یک از بریار دامدد اونا بوم هو او که برای خفقانه که یک جار زور ایران دا جشه بکاتن جلانی ایران شورش بکن ام شورشه با آرمانجی ابو که رژیم که دموکراتیک بیت سرکار رژیم یک بیت سرکار که موافقانی نتوکانی ایران یا او که جلان ایران رچا بکات موافق دموکراتیکان رچا بکات خلق بخوی هر بجیرتن بلام بهوی او که دستردمی شادا همو چالاکیکان سیاسی قدغه کرابون بشا لماهای دستراداری خوی دا راده مزجوتکان و بنت آینیکانی چندین برابر کرد یعنی لماهای 25 سالی دسترادی خوی دا بقرای همو اوصالانه که باوکی حاکم بو مزجوتو بنتی آینی ساز کرد و در فتی دا لترسی بنا و ترسی کمونیسم دا در فتی دا با که مذهبی سیاسی لناو ایران دا نفوذ بکات چون که او همیشه پیوا بو که پیمان شاه و روحانیت تنیاریگای نجات ایرانه او بو که روحانیت کلکی ورگت دا بتابتی لبشکان دیگه ایران دا حکومت کی آینی هات سرکار لحالک دا لکردستان دا شورش کی سکولار بو شورش کی خلکی بو لوی دا حزبکانی روشلات کردستان که حزب دموکراتی کردستان ایران و کمره شورشگری زحمتکشان کردستان ایران اوقات در اصل حزب سرکی بون بزاوکانی دیگه بزاوی آینی یا سیاستی آینی به شیوتی نبود زور لواز بود اما بو کمار اسلامی ایران و ریبل کمار اسلامی ایران خمینی اوقات بکو هرشه یک دبین را بو چون که یکم واقع خمینی و ایدئولوژیکش درجه دری همان ایدئولوژی یک نتوه کردنی ایران بود او جرا برام بناوی آینه بناوی امته و بونی جیاوازی کی سیاسی یک جار زور و کلتور سیاسی یک جار زور لنیوانی کردستان و ایران دا هستیان به هرشه دکرد هرشه او که اگر کردستان بیتو بنامکان دموکراتیک لوی دا دست بکاتن هرشه لبونی همو او سیستم دیکتاتوریکان دکات جلانی دیکش ایرانش دوانه موافقان داب کن بو تپسر کردنی نتوکانی دیکه یکم جگا هیرشان کرده سر کردستان و بهوی او که هر وقت عرضم کردن حرکتی نتوایتی در روشلات کردستان دا اوقات حرکتی که سکولار بو کمار اسلامی ایران آیت الله خمینی بکل ورگرتن ل هستی آینی فرمان جهاد دیجی نتوی کرد دریخست هر وقت دزانم فرمان جهاد فرمانه که لروانجه فقه شیعه و لدائم ولی فقیه و دراوه و بو هیچ کس ناتوانیتن ام فرمانه لناو برید یا برین لغوی بکاتوا مگر کسی هاوسانی آیت الله خمینی بید یا لوی برستر بید که ابو همو ملاکان امرو تنانت به آیت الله خمینی شوه که استا نوی خواه آیت الله خمینی هیچ کاملانه توانای اوانیه لروی شرعیه شرع شیعه ام حکمه ام فرمانی جهاده دیجی نتوی کرد لغو بکن و اما شرعی که سیستماتیک اپارتایدی که سیستماتیک جنوسایدی که سیستماتیک دیجی نتوی کرد سپاندوه که تا امروشی بده خواه دریجه هست
بله کلیک سپاس به گشتی و به کرد و پخت گلیک زندی تا باز کرد باسی پیش شورش گلین ایرانی و پشتی ویجی اوکو خمینی آنی پیشی تشتی که دادن گوتنی تا بالا مکشان گلیک جارا بینرین رزا گلیک خیر من سر چاو او برزین کو به او ای تکس باشتر دبن ببرو بلکن دم خدا نکارن به تکس برسیوا بدن گلیک خیر من سر چاو سپاس بو باشتری و این رز دارش بله که مزید ده گوتنا تا تشتکات بیرامن او کلمه آخوند هنگ گوتن فارسی هنه یعنی اوی دجبر دا سلطاری ده بیجن آخوند هل اوی هنده هاتیه گرتن که آقا گوت او اوی دیج خواند دی بونه آقا و خواند و هر دیگ بونه آخوند یعنی به آوه که دن اوه که دا سلطاری خمینی لکردستان ایران دست بیکر و بشیوه که تون دو هوانه لکردستان دوماند هر دو ما هندک او سیاست نه دموکراتیک نه مروانه و نه درست بون که دستالاتاریا پیش در بریاده برد و او دستالاتاریا خمینی جی با آوه کدن و بشیوه کدن او دوماند که مجید تبینات دست بیکی در باز کرد گوهرینا شورش ده حتی نی هاتن سرکارا جی باش جی گتن بینا تا گوتی هنگ بنکی دم خواهد حاضر کری گلک دیار نبو خو 45 سال گلک دور نه یعنی بینا تاریخی امرو بیجه بیرامده یا هنگ تشت وی دمه حتی نی اوکو رژیم به تواویجی خواه بگره کسی چاوره وی هنده نده کرد که دستالاتداری که بوی آوی دستالاتداری که بناوی اسلامی که و جه دستالاتداری کسی که وها بینا خمینی جی بگره و بوی آوایی بچه پیشی بینا تا شروع کری هر زود ازانی لکردستان ده کیانی که وسا هیا کو وان قبول ناکه هر بینا او کو دنگ جی ندانه وان و هرشی عسکری و پاسداری و همو هیزه خواه آنین سر کردستانی و او کر او کو تباس کری لی دا سلطنتی کمار اسلامی ایرانی اوج خمینی بطیبت خمینی هر دست که اوی شورشی ده دیاره به آیه کی دست پیدا که به فتوا کی اسلامی ده فتوا کی به آیه کی دست پیدا که او جهاد همبر کردان را دگینه چرا خواست زیادتر بوی آوی بچه پیش بو او که زیادتر شون دان سر او باوریا خلکی یا زیادتر بیجه از برحقم در راستی دا بهوی اوه که هر وقت عرضم کردن شورشی کلناو جیال کردستان دا من حضر کم لیره آماجه به تیزی دکتر همین سیدی بکم که او باو بروایا که لإیران دا دو شورش کرا شورشی لکردستان شورشی بشکانی دیگه ایران شورشی لکردستان بو شورشی کی سکولار بو شورشی کی خلکی بو شورشی بو کلناو خد بو شورشی بشکانی دیگه ایران شورشی کی آینی بو با تو اوه که هموش تکان دستر به نمای آینی بویا در فتی اوه ندرا که هیزکانی سکولار هیزکانی دموکرات و هیزکانی چپ لوی دو جشب کن تنانت هیزا چپکانش که لونه حزبی تودش لبیتی با خمینی کود بون با هوی اوه که خمینی درشمی دیجی امپریالیستی مثلا دادا اوه نبود لانجلی او و بشتاریان که لسرکتی هیزکانی سیاسی دیگه به طبعتی هیزکانی سکولار کابو چون که لا آینی شیعه دا ولی فقیه یا بلین او کسی که ولی فقیه جیدی پیغمبره لسر عرض تا او کاته که مهدی ظهور دکاتن او دتوانیتن فرمان بداتن فرمان جهاد بداتن وکو فرمان جهادی که کات خو امامکان پیغمبر دواتی دیجی کافرکان لو بو فرمان جهادی او بو بهوی او که خطی که یک جار زور لبشکانی دیگه ایران بتابتی اصفهان و مشهد و شیراز خطی که یک جار زور لوی دا بشوی نفربر یا داوطلب بین بو کردستان ببی اوه که بزانن تنانه کردستان چی یعنی ببی اوه که بزانن زور کسانی که بون که هاتون بو اوه که شهید بن لکردستان دا بجنجن لوی دا بین شهید بن چون که پیان بو دیره ولاتی کافرانه و بدوای او دا چون که خمینی لروجی یکم دا دروش میلن و بردین اسرائیلی شی بکار برد همو پروپاگندای او کاتی اوان اوه بو که کردستان بشی دبیتا لپروژه اسرائیل یعنی اسرائیلی دومه و چون که اسرائیلی دومه لجهانه که اسلامی دا اسلامی که تندروی شیعه دا که ریبرگی خمینی به هیچ جگاه که نبوده به لناو بچیتن که بو لناو بردین کردستان بو اوان لو روانجا دا آسان بو و بکارهنانی چکی آینی
دجی نتوای کرد راحت دایتوانی او اسلامیست فاناتیکانه او کاتی ایران لبشکانی دیگه ایران بینید بو کردستان تنانت آذربایجانیکانی که شیعه بون اوانش زور چالاکنه بشتر بون لشکر دیجی خلق کرد چون که فرمان جهاد دلان ولی فقیه آن آدرا بود. بله یکی که جوان کسی که لوی سردمی ده گلک نوی دیار بو گلک تلویزیون کمار اسلامی ایران ده درد کب کسی که بو بناوی خلخالی خو بخواه کربو قاضی جی بخواه کربو پولیسی بخواه کربو برپرسو فرمانده هیزن که جون بندستی ویده بو به کیف خواه خلط دگیت و دادگاهی دگر هر او گرتنی در 12 کسی خلکی کردین خلکی باجاری پاوی لپارزگاه ها کرماشای بگره پاش هیرش دن لسر سنه و سننده جیوانه و پاش جور دهاتن بو همو باشه دن این کردستانی با اوه که فرمان خمینی فرمان رهبری خارجی بزیده کرد خلخالی کسی که بو که جره فرق نده که به جن به زار و به بیگناه و توانبار به همو به هوره به کیف خواه به شیوه خواه حکم سر دادن و جاری و صابو بخواج اعدام دکر جاری و صابو حتی هنک گوتن دیجی سر شکر بوند گوتن هنک کس کشتنه باشه او که درکت یا امنه او نبونه اوی که خلخالی بخواه به شیوه خواه دادگاهی کردن خلکی حتی اون کسی نیزو که وان گوتن او به شاشی هاتن اعدام کردن اوی بگوشیوه کدن باز کریه که اوجی بسنا ریزا اوی کو عملی باش کرن یعنی بخواه شروع دکر بخواه چان حس کر خلخالی خط کشتو فرمان خمینی برواد بر گلو که او کتا باز کری کلک ورگرتن و مفاهم ورگرتن ل بیرو باورا خلکی و دین و اولا اسلامی نگران اوی هنده نده بو کو خلک باشی اوی جرای کدن بکار بینه خلکی کرد که گوریوان نبو یا شیعه نبون آلی سنی بون دجی وان رابن زیده تر دجی ده صلات رابن دزانی سنیکان لإيران دا لکماتی دان جالا کماتی دان لروی جغرافیش دا زور دا بشکران یعنی سنیکان بشکیان لبلوچستان بشکیان لکردستان همجا همو خلکی کردستانش سنی نیه همو خلکی کردش سنی نیه لراستی دا اما جوری کرده بو آمان جا بو که هر یاساکانی ایرانش دا یعنی اگر ایوات تماشای بونمنا ماده 13 دستور ایران بکن یا قانون اساسی ایران بکن لیوی دا دیاره که اشتکان چونه دوش لإيران دا وانک دکان دلیتن زمانی فارسی زمانی فرمی ایرانه یعنی در راستی همو بلدنا مکان همو اشتکان دا بیبه و زمانه بیتن دینی فرمی ایران دینی اسلام و مذهبی فرمی مذهبی شیعه و اما الى الابد لا متغیره لا تغیره بو وقتی که اما قد نگورد یعنی حتی اما ده بشوید نگورد اما دسپیکی آپارتایتی که دیجی همو آینکانی دیگه دیجی تنانت آینزای سنیش که بشوی یاسایی کرا یعنی ما لهیچ ولاتک دا تنانت آفریقای باشوری دا سردمی آپارتاید دا یاسایی که وامان نبو که روایی بداد با آپارتاید بکردوه هبو بکردوه اشتیان دکرد برام روایی با آپارتایدان تنیا لروی یاسایی و لدو جگاه هبوه لانکم لمیجوی سردمی خومان لترکیه هبوه که استاش بداخل هر دویده هیا لکومار اسلامی ایران نشته هبوه و هم لکومار اسلامی ایران دا عرضم کرد لسردمی شاش دا لقانون مشروطه ایران نشته همان شد هبوه اگر او کسانی که قانون مشروطه ایران یا خونده بیتن نختی بوردی همه در دکه بیتن تنانه یاسای دستوری ایران دا که باس لآزادی زمانکان یعنی باس لآدکات که اقلیت قومی کان دتوانن لکناری فارسی دا زمانی خواهند دشبدن ایما وکو نتوی کرد لروی قانونی و لروی آمره وکو اقلیت قومیش حساب ناکد بویا اوانه هموی باوجری دلادن چونکه بکاربردنی آین بکاربردنی پروپاگاندا اون بو مبستی پروژه یک نتوه یک زمان یک آین و یک مذهب کردن ایران که قانون اساسی کمار اسلامی ایران دهاتوه و قانون مشروطش دهاتو بو لپروژه دولت مدرنی بلین بسوی تمدن بزرگ ایرانی رضاشاش ده بو
ئەوانە هەموو داوامی یەک پرۆژە ئەم داوامی پرۆژەیە ئەوە بوو کە لە دەستگای پرۆپاگەندەی خۆ بەکاربێنێتن ئێستاش دەبینین کەسانێکن کە بۆ لە پێناوەیان خۆیان دەکوژن خۆیان دەتەقێننەوە جا بیر بکە 45 ساڵ لەمەوبەر کاتێک کە نە سوسیال مێدیاکە بوو نە ڕادیۆ گەشتیەکان بەو شێ بوو نە خەڵک بەگشتی ئەوەندە ئاگاهییان لەسەر بوو لە پەیوەندی لەگەل پرسەکانی نەتەواتی پرسەکانی مافی مرۆ هەمووی ئەوانە بوو بەهۆی ئەوە کە مەرجعی تەقلیدێک بتوانێتن خەڵکەکە داوەتەلەب بکات خەڵکەکە بەرەو بەرەکانی دژی نەتەوەی کورد بکێشن بۆ لەناو بردننی چونکە ئەوان پێویستیان بە بوو مەشروعیەتێکی دینی بەخۆوان بدەن بۆ ئەوە کە ئەم شەڕێکە دژی نەتەوەی کورد بەکاربەرن درێژە بدەن و ئەو ژنۆسایدە جێبەجێ بکەن هەر وەکو چۆن لە دەورانی ئەمفالدا و لە هێرشەکانی دوایی تری دەوڵەتی تورکیا بۆ سەر ناوچەی ئەفرین لە قورئان بەهرەوەرگیرە خۆمینیش چەکی بەرگرن چونکە ئەوان دەستگای پرۆپاگەندەیان هەیە دەتوانن پرۆپاگەندەی پێ بکەن بە خەڵکانی ساویلکە و خەڵکانی ئاینیش کە بڕوایان بە وەلی فەقیه خۆیان هەیە پەیڕەوی لەو فەرمانە دەکەن بەبێ ئەوە کە یەک و دوو بکەن هەر وەک باستان کرد خەڵخالی لە تەنانەت بیرەوەریەکانی خۆشی دەڵێت لێ دەپرسن باشە ئەو کەسانێک کە کوشتوتە بەشێکیان بێتاوانن دەڵێ ئەو کەسێک کە بێتاوانە دەڕۆتە بەهەشت خوا گوناح لێ خۆش دەبێت ئەوانەی کە تاوانبارشن سزای عملی خۆیان دیتە جیالەوە خەڵخالی دەڵێت من هیچ کام لەوانە بخۆم نەمکردووە ئەمن تەنیا فەرمانی ئیمام خۆمینیم جێبەجێ کردووە کابوو ڕێبەری ئەو کات بەڵێن ڕێبەری کۆمەڵی ئیسلامی ئێران یا ڕێبەری ئیسلام بە حسابی کۆمەڵی ئیسلامی ئێران ئەم فەرمانە دژینەتەوەی کورد بەدەلەوە کە خەڵکی کورد زیاتر لە 90% مسلمانە بەدەلەوە بەڵامی تر ئەم شەڕە دیجیاوە بوو بە شەڕی دژینەتەوەی کورد تەنیا شەڕی دژی سونە نەبوو دژی هەموو خەڵکی کوردستان بوو چونکە ناوچەکانی کرمانشان کە کرمانشان و ئیلام کە بەشێکی زۆر لە خەڵکەکەی کوردی شیعەیە ئەوانش لە ژێر سیستەمی مزاعف دەبن ئەوەی لەسەر ژێر سیستەمی چەند قاتی بوون هیچ کات ناوچەوی ئەوانە گەشەی نەکردووە و ئاسەوارەکانی ئەمە من حەزم دەکرد لەو بارەدا قسە بکەین ئاسەوارەکانی ئەمە دژی خەڵکی کوردستان ئەو جەهادە دژی خەڵکی کوردستان لە هەموو بوارەکانە دەبینیت لە بواری ئاویەوە لە بواری ژینگەویەوە لە بواری دەرونیەوە لە بواری پەروەردەوە لە زۆر بواری دیکەوە بینیتن لە بواری ژینگەییەوە تەنیا شەڕەکە شەڕێکی لەشکری و سەربازی نەبووە شەڕێکی هەمەلایەنەی تاو وەخت بووە کە تا ئەمڕۆشی درێژە هەیە دقیقه وسا زانی دەما مرۆڤ دارێکردن دوای دەگەڕێن لەسەر ئەو بیارێن کۆم vê demê hebû bînata baskirî vê demê ew emrazê niha emrazê ve taybet ragihandinî ku niha henî vê demê çi nebû bêwî awayî çi nebû ew desthelata gelî jî vê demê bêwî awayî nebû ku mirov bikare taybet kur bû ew ku bikare zêdetir derdê xwe janê xwe êşê xwe bigeyne gelek aliyê din gelek netewê din heta dûr ne aliyê dinê Kurdistanê jî hinek bûyerê bîna enfal û komkujî û ew tiştane hatine pêşê bi awayekî zêdetir sirend rakêşa lê mixabin ew ku mirov dibîne ew şondanînê ew ku te bas kirî ew bandora ku cihada Xomênî li ser Rojhilata Kurdistanê hebû hetanî niha jî her bi awayî cor bi cor berdewam e lê bew şîwe ku lazim e bas nehatiye kirin bew şîwe ku pêdivî bû zêdetir hûwîtî û ew hêrişa howane û wehşaneyê vê demê hêzên Komara İslamî li ser Kurdistanê hebe bi wî şîweyê nehate baskirin hetanî demekî din bi awayekî din bigire li heçen hêzên Kurdî hemû hewla xwedan bidine nasî lê gurî desthilat û bandor imkanatê wan hinde bû ku xwanîşê da lê hetanî ser demê ku bîna şorişa jin jiyan azadîn şorişa jînayê de ew hemû şondanîn û ew hemû kargeriya vê demê û başî siyasetê dinê Komara İslamî İranî bi awayekî din teqiya û xwanîşê da te ewan de her aliyana û mesela bandorî û şondanînê çawan heldisengînî دەزانن بەداخوا کوردستان زیندانی هەڵکەوتی جغرافی خۆیە ئێمە لە جغرافیەکە هەڵکەوتین بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان کە پەیوەندی بە بەرژەوەندی زۆر وڵاتەوە هەیە لەوانە بەرژەوەندی ئێران و نێوانی ئێران و تورکیا بەرژەوەندی عێراق بەرژەوەندی دەسەڵاتە گەورەکان بە تایبەتی چونکە ئێران وڵاتێکە کە دەتوانێت ئاسایشی هەموو ناوچەکەدا بە مەترسی بخوات کە تا ئێستا خستوەتی وڵاتی دەڕاستی دایکی تەرۆریزمی ناونەتەوەیە هەمووی ئەوانە جۆرێک کردووە کە وڵاتانی جیهان
لپیوندی لگل ایران هرسکوتی زور محتاطانه بکن هرسکوتی زور به پاریز بکن لگل اوش پشتیوانی گوری هبو وکو دولتی روسیا که همیشه لانجلی ل دستورات دیکتاتوریکانی کردووە ئەمە جۆرێک کردووە کە پرسەکانی ئێران لە پەیوەندی لەگەڵ مەسەلەی پرسی ناوتەوەیی کەمتر لە بەرچاو بگیرێتن بە چونکە ئێمە ئەسیری هەر بەکە ئەرزم کردن زیندانی هەڵکەوتی جغرافی خۆمانی هەڵکەوتی ژێوپۆلیتیکی خۆمانی دیاسپۆرایەکی ئەوەندە بەهێز و بەربڵاومان لە دەرەوەی وڵاتدانەکەم لە 20 ساڵ لەمەوبەرەوە نەبوو ئێمە دیاسپۆرای کورد لە دیاسپۆرای کوردی ڕۆژهەڵات هەمووی تەمەنەکەی ناگاتە 30 ساڵ بەتەواوی لە 30 ساڵی ڕابردوودا بەرە ڕۆژهەڵاتی کوردستان ڕووی بە دەرەوەی کردووە ڕووی بە هەندەران کردووە و لەگەڵ جیهانی دەرەوە و لەگەڵ ئیمکاناتی دەرەوە ئاشنا بووە بە ئێستا دەزانێتن کە چۆن هیم بکاتن بێگومان شۆڕشی ژیان ئازادی کە بە شەهیدبوونی ژینا ئەمینی لە 25 خەرمانانی ساڵی ڕابردوودا دەستی پێ کرد بوو بەهۆی ئەوە کە شۆڕشێکی گشتی لە ئاستی هەموو ئێراندا سەر هەڵات بە کۆمەڵگای دنیا نەیدەتوانی چاوی لەوە بپۆشێتن بە تایبەتی کاتێک کە ئێران لەلایەک بەکردا بوو بە هەڕەشە دژی وڵاتانی ڕۆژئاوا بە بەشداریکردنی ڕاستەوخۆ لە ڕێگای ناردنی چەک و درۆنی شەڕ بۆ رووسیا بە بەشداریکردن لە شەڕی دژی ئۆکرایندا ئەمە بوو بەهۆی ئەوە کە جیهانی غەربش ئەمە وەکو هەڕەشەیەکی جدی بخۆی بنی هەڕەشێکی پۆتەنسیال بنیتن لەو ڕوانگەیەدا دەنگی ینی بەرژەوەندەکانی وڵات ڕۆژەوا وڵاتانی جیهان ئەوەی دەخواست کە پرسی شۆڕشی ژینا زۆرتر بەربڵاو بکەن بە تایبەتی دروشمێک کە دیرا دروشمێکە کە هەموو کەس خۆی دەتوانێت دەوێدا بنیتن چ ژنی کوردستان بێت چ ژنێک لە ئەفریقای باشووری بێت چ ژنێک لە ئەمریکا بێت لەگەڵ ئەمەش شتێکی دیکە هەیە بەداخەوە ئەو شەوەیە کە ڕۆژهەڵاتی کوردستان دووبارە بەهۆی ئەوە کە ئێمە خاوەنی مدیایەکی نەتەوەیی بەهێزی یەکگرتوونی بە مدیاکانی کوردیمان زۆر بەربڵاون زۆرتر مدیای حزبیمان هەیە تا مدیایەکی گشتی کە گشتگیر بێتن لەلایەن ڕادیۆنە گشتیەکانی فارسی زماندا دووبارە دەپەراوێز خراوە ئەرزم کرد لە سەرەتادا لە شۆڕشی ژیان ئازادیدا لەو هەموو کاتێک قوربانی بوون 56% لەو قوربانیانە ئەو کەسانێک کە کوژراون شەهید بوون خەڵکی کوردستان و بەلوچستانن لە کاتێکدا کە کوردستان و بەلوچستان پێکەوە لەسەر یەک ناکاتە 116 هەموو دانیشتوانی ئێران 170 زیاتری زیندانیەکانی کە حکمی ئەعدامیان بەسەریان دەسە پێ زیندانی سیاسی کوردن 150 زیاتری زیندانیەکان لە ناوخۆدا کوردن بەڵام ئەوانە لە دەرەوەی وڵات دەنگدانەوەی نییە ئەم دەنگدانەوەی دوو هۆی هەیە یەکەمەوە کە ئەرزم کردن ئێمە بەداخەوە چونکە ڕاستەوخۆ پەیوەندیمان بە بەرژەوەندی وڵاتاندا نییە بە بەهۆی ئەوە کە ئێمە خاوەنی دیپلۆماسیەکی نەتەوەیی بەهێز یەکگرتوونین و زۆرتر دیپلۆماسیەکی حیزبی و ڕێکخراوەیی و لۆکالیمان بەکار بردووە نەمانتوانێت دەنگی خۆمان بەو شێوەیە کە پێویستە بەجیهان بدێنین کەماوەتیەکی دیکەم کوڕەکەی دیکەمان ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە لە دەرفەتەکانێک کە تۆڕە کۆمەڵگەتەکان دەخڵقێنن بە تایبەتی دیپلۆماسی سوشیال میدیا نەمانتوانێت ئەوە کەڵکلی وەرگرین لەو دیپلۆماسی سوشیال میدیادا ڕێبەران تەسیری یەکجار زۆریان هەیە و بەداخە ڕێبەران ئێمە لەو بوارەدا زۆر لە ئاستی سەرەتاییدان یعنی زۆر ناشەڕەزان لەو بوارەدا و لەوانەیە ڕەوشکارانی ئەوانش هەستیان بە گرنگی ئەو شتە نەکرد بێتن و بەهۆی ئەوە کە ئەرزم کرد خاوەنی پرۆژەیەکی میدیایی پرۆژەیەکی دیپلۆماسی یەکگرتوونین بۆ ئەوە کە دەنگی خۆمان بە جیهان بدێنین لەو بارەدا دەنگی ئێمە کەستر لە بەشەکانی دیکە ئێران بە تایبەتی ناوخۆ ئێران بە جیهان گەیشتووە کەلێک سپاس تەماشاوان و بینەری ڕێزدار ئەو بەڕێزن و بمەرەنە و تەوی مە بوونە دەستپێکی حتانی نها گەلێک بخێر بن سەر چاوەماندینە بن مژارەمە مژارێکە گرێدای دەسەڵاتداریە کۆمەڵە ئیسلامی ئیرانەیە ئەو لەسەر 28 گەلاوێژی ساڵ ڕۆژە جیهادا خۆمینی بە دژی خەڵکی کوردە لە کوردستان ڕۆژهەڵاتا کوردستانی مژارێکە بە ئاریکاریە ڕێزدار کاتورمەجید گەم گوتوبژودان ساندنێ لەسەر دەکەن ئەو بەرنامە بنا هەموو بەرنامەی مای دنێ زندی لە گەلێک سوسیال میدیادا ژوان یوتیوب فیسبوک تویتر کنهابیا ئێکس وەکودن تێلگرام و وانەدا تێڤەشاندن بە ئەوەیەکی زندی پرانیە و بەرنامەیمە بە ئەوەی زندی تێنڤەشاندن زندینە لەبەرەوەکەم حەزەکەم ڕاستی وها باواکی وەکری و زندی و خامانی بە خەتکی خارەبن تەوەوان بن
بەوی ئەوەی تێن پێشکەشکردن gelek خێر من سەرچاو مادوونە بن ببڕێژی ئەگەر منە گەریبان بەرسیوە تێکسێوەی ڕێزدار بدەن کەک مەجید و شێوەکردن خۆ گوتنی خۆتە ئەمەژە بە هەموو ئەو ئالیەی کوجیە پرسیاری بوو کرد ئەس دەزانم میوانی بەرنامەیەکردنێژی تلڤیزیۆنێکردنی کوردی ئیشە بەرنامەتە هەیە لێ داویا گومەتە گوتنی خۆدا بەرسیوە بێ پرسێژی داکۆ پسکرێک چیکن و کچگە بێکردن و کێماسی کوڕادانە جارکردن از حەز دەکەم زیاتر لەسەر وێ پرسێ بسەکردن ڕۆڵە میدیایەکی سەربەخۆی کوردی و کێماسیین کۆ vê بەشێ داهێناژخوا هەر کەس دەبێژە ئەس باشترم هەر کەس دەبێژە ئەس باشتر دچمە پێش هەر کەس دەبێژە ئەس تاقانانمە بێ ڕقابەرم نزانم بەوشی وەکو بخوا باس دەکەن یا هەرە باش چییە چاوە بکەن چه بکەن کە زێدەتر دەنگیوان دەکە دیارە سوسیال میدیایدا و لەناو ئینتەرنێتە دەتخواز زانی هەندێ زێدە ناوی کورد بێگوتن باشترە زێدەترە لێ ئەگەر مرۆ هێزین وان هێزا ئەو هێزین میدیایی بە ئەوەیەکی بکارە کۆم بکەسە گواززانم یەکێک ژوان بەرنامە و پلانی ژینە میدیایەژی باشتر نابە و تەوی وێ گوتنێت تەنێ داویژی کچنە کەرم کرد جەلک سپاس من پێم وایە یەک لە پێویستەکانی کۆمەلگای ئێمە پێویستی ئەوەیە کە ئێمە خەوانی مدیایەکی نەتەوەی بن بنجای نەتەوەی یا بنجای سەربەخۆ بەواتەوە نییە کە ئەمە دژی حیزبەکان بێت دژی ڕێکخراوەکانی سیاسی بێت لەبەرەوە کە هەموو مدیاکان هەم لە جێی خۆیان دەر هەم پێویستن هەر کۆم لەوانە نوێنەراتی بەشێک لە کۆمەلگا دەکەن دەنگی بەشێک لە کۆمەلگان کە هیچ مدیایەک بەتەنیایی ناتوانێتن ئەو نوێنەراتە بکات هەموو ئەوانە تەواوکەری یەکترن هەم مدیا حیزبیەکان هەم مدیا کەسەکان هەم مدیاکانی بە کۆمەڵ بەڵام لەگەڵ ئەمە ئێمە کۆمەلگایەکین تێکشکا و کۆمەلگایەکین لێک دابەشکرا و کۆمەلگایەکین کە لەناو خۆشمان دابەشکراوین بەهۆی ئەو مێژوویەکی دوور و درێژی سەرکوت و داگیرکاری کە دەرفەتی ئەومان نەبووە لە جیالەوە چونکە داگیرکراوین زەربەپەزیرین یعنی هەمیشە دەتوانین لەلایەن ناوەڕانی خۆمانە زەربە بخۆین چونکە کۆمەلگایەکی پۆلۆرالین ئێمە کۆمەلگایەکین کە بەسەر ناوچەکانی جۆراجۆر بەسەر زاراوەکانی جۆراجۆر بەسەر بنزاراوەکانی جۆراجۆر تەنانەت بەسەر ئاین و ئاینزاکانی جۆراجۆر دابەش بوون ئەمە دەوڵەمەندیەکی یەکجار زۆر گەورەیە کە پێویستی بە ڕێبەرایەتێکی بەمشور ڕێبەرایەتێکی ژیری نەتەوەیی یەکگرتووەیە ئێمە باسی ڕێبەر ناکەن ڕێبەرایەتی دەکەن و بەواتای ئەوە کە ئێمە بە هەزی جەمعی بە فکری جەمعی بە ڕاوێژێکی یەکگرتوو دەتوانین ببینە خاوەنی یەکگرتنەوەکی نەتەوەیی کە لە چارچوەی پەیمانێکی کۆمەڵاتیدا بتوانین دەنگی خۆمان بە دنیا بگیرین تۆرە کۆمەڵاتیەکان لەگەڵ ئەوە کە دەرفەتی یەکجار زۆر گەورن بەڵام چونکە ئێمە کۆمەلگایەکی زەربەلێ دراوین کۆمەلگایەکی زیان لێکەوتون بریندارین بچووکترین کێشەکانی ناوخۆی خۆمان دەبێتە دەرفەت بۆ کۆمەڵی ئیسلامی و نەوەرانی نەتەوەی کورد کە کێشە لەناو خۆماندا ساز بکەن و ئێمە زۆرتر لە تۆرە کۆمەڵاتیەکاندا خەریکی شەڕ لەگەڵ یەکترین خەریکی مبارزە لەگەڵ یەکترین تا نێوەرانی خۆمان تۆرە کۆمەڵاتیەکان دەتوانێت ببێتە دەرفەتێکی یەکجار زۆر بۆ دیالۆگی نەتەوەی بۆ بەهێزکردنی پەروەردەی نەتەوەی بۆ بەهێزکردنی هەستی نەتەوەتی و هاوکات لەگەڵەوە بەبوونی ڕێکخراوێک کە بتوانێتن داهێنانی ناوەڕۆک بکاتن داهێنانی ناوەڕۆکی نەتەوەیی یەکگرتوو کە هەموو کەس خۆی تێدا ببینێتە هەموو لایەنە سیاسی و کۆمەڵاتیەکان و ئاینی و ئاینیزاکان خۆیان تێدا ببینەوە ئەم فرەڕەندی و فرەچاندی و پلۆرالیزمی کوردستان لەوێدا ڕنگ بداتەوە بەبێەوە کە مۆرکی هیچ حزب و ڕێکخراوێکی سیاسی تێدا بێت چونکە حیزبەکان بەرحاڵ ئەوان زینەفن لەوەدا کە کار بکەن و هەرکۆم لە حیزبەکان مافی خۆشیانە لە پێنەوە بەرژەوەندەکانی خۆیان کار بکەن بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە پێویستمان بە چەترێک هەیە چەترێکی نەتەوەی کە ئەم شتە بەڕێوە بێت کابوو لەو ڕوانگەیەدا یەکجار زۆرە کە گرنگێکە ئێمە هەوڵ بدەن بۆ سازکردنی میدیایەکی نەتەوەی بە دوو ئامانجێکمەوە کە ئێمە پەیمانێکی کۆمەڵاتی پێک بێنین کە وێگەشتنی سیاسی وێگەشتنی کۆمەڵاتی یا ئەوەی کە دەڵێن هەمبەستگی اجتماعی لەناو جەلی کورددا بەهێز بکرێتن و هەوکات وێگەشتنی سیاسیش بەهێز بکرێن لە لایەکی دیکەوە بەهۆی ئەوە کە نەتەوەی سەردەست چونکە سەرمایەکی یەکجار زۆریان هەیە هەموو مدیا سەرەکیەکانی فارسی زمان چه BBC بێت چه دەرەنگی ئەمریکا بێت چه ئیران ئینتەرنەشنال و مەنەتۆ هەموو ئەوانە بێت ئەوانە بەشی هەرە زۆریان لەناوەن ناوەندێراکانەوە دەستی بەسەرداگیرەوە هەموو ئەو کەسانەی کە سەردەمی حکوومەتی پێشووی دەسەڵاتیان هەبووە یا دواتر بەشێکیان ئەسلاح طەلەب بوون هاتوون لەوێدا کار دەکەن هەموو ئەوانە ئامانجی یەکیان هەیە کە نەتەوەیەک هەیە لەنێو ئێراندا بەناوی نەتەوەی ئێران لەگەڵ قەوم بن قەومەکانی دیکە کابوو ئێمە
لو ده حسابك مبونا كري بو وك إما لو بلين دور بيتشي لو محاصرة مديوية دركوين بيوس من بمديوية كي بهيسة كسرمایه ملیکانی خومن سرمایه نتویکانی خومن یک بخین دنجی خومن هم به نتوی کرد بگشتی به شویه گرتو هم به نتویکانی دیگه هم به کوملگانی نتوی بگیرن اما پیوست من باو دنجی گرتو هیا لو رونجه دا لمانجی 11 سال رابطو تا استا پروژه جینا مدیا باو آمانجه بوه البته حالی که زور مانده و حالی زورتش دیدن که بتوانید لدهاتو دا جینا مدیا لانی کم بکریت بستری کلیوی دا سرمایه مدیوکانی ما سرمایه روزنامه‌وانیکانی ما و سرمایه پروردگانی ایمش کوب کنه چون که ایما عرضم کرد خوانی سر را که دیاسپورای کرد دیاسپورای کی جنجا ای روشنات بلام برآورد دکرید ایما نیست که 600,000 کرد ندروی ولاد بین هم 600,000 پتانسیلی که یک جار زور گوره انسانی سیاسی کمالاتی و آبوری و زانستیه کابو ایما پیوسته پرده که ارگانیک لنوانی دیاسپورا و ناپودا مزرینه که ام پرده ارگانیکه بتوانیتن آلگوری کلتوری آلگوری زانستی آلگوری ازمون بکاتن لگشه کردینی بردوامی کمالگادا و لگشه کردن و برای پیشتونی پرسی کرد لآستینا نتویده کلک سپاس رزدار که دکتر مجید حقی هر بجینو سرکوتی بن بینر رزدار سپاس بو وجی بو اوکو بو مرابون حتی نیدیدار که دون مجاری که دن هر لخاشی دابن بخاطره